نزیکەی 100 ساڵ ململانەی کورد و حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق لەسەر چارەنووسی کەرکووک هێشتا یەکلایی نەبووەتەوە. کەچی ململانەیەکی کوردی لەسەر چارەنووسی کەرکووک سەری هەڵداوە. ململانیەکەی ئەم جارە لە کاتێکدا سەری هەڵداوە کە کورد لە کەرکووک بەهێزترە لە هەر کاتێکی دیکە و بەتایبەتیش لە ڕووی ئەمنی و سەربازیەوە کورد لە کەرکووک دەسەڵاتدارە. ململانیەکەش دوای ئەوە سەری هەڵدا کە نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک پرۆژەیەکی بۆ بەهرێمکردنی کەرکووک پێشکەشی لایەنەکان کرد. پرۆژەیەک کە پێدەچێت زیاتر لە هەر لایەنێکی دیکە حیزبەکەی نەجمەدین کەریم واتە یەکێتی نیشتیمانی کوردستان دژێتی. هەندێک کەس لەوانە خالید شوانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی کە هاوکات لە کەسایەتیە سیاسیە دیاریەکانی یەکێتیە لە کەرکووک. پرۆژەکەی نەجمەدین کەریم بە پرۆژەیەکی تورکی ناودەبات و پێی وایە تورکیا لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە دوو مەبەستی سەرەکی هەیە. یەکەم، تورکیا بەنیازە هاوشێوەی هەرێمی کوردستان دەست بەسەر نەوتی کەرکووکدا بگرێت. دووەم، تورکیا دەیەوێت لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە هەژموونی خۆی بەسەر کەرکووکدا پسەپێنێت و پێگەی تورکمان و عەرەبی سوننا لە بەرامبەر کورددا بەهێز بکات. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا بەشێک لە سیاسیەکان نیگەرانی خۆیان لە پرۆژەی بەهرێمکردنی کەرکووک دەربڕیوە و پێیان وایە بەهرێمبوونی کەرکووک ڕێگە لەوە دەگرێت کە کەرکووک لە داهاتوودا بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان. بەڵام خاوەنی پرۆژەکە ئەمە بەڕێگە چارەیەک دەزانێت بۆ دابڕانی کەرکووک لە بەغدا کە ماوەی 2 ساڵە بودجەی پترۆ دۆلار و پەرەپێدانی پارێزگاکانی لە کەرکووک بڕیوە. لێرەدا پرسیار ئەوەیە، ئایا کەرکووک لە ڕووی دەستوریەوە چۆن دەکرێت ببێتە هەرێمێکی سربەخۆ؟ بەپێی مادەی 190 دەستوری عێراق و هەروەها بەپێی یاسای ڕێکارەکانی پێکهێنانی هەرێمەکانی ساڵی 2008 پارێزگایەک یان چەند پارێزگایەک دەتوانن هەرێمێکی فیدرالی پێک بهێنن. بۆ ئەمەش بە دوو ڕێگا خەڵکی پارێزگاکە دەتوانن داوای هەرێمی سربەخۆ بکەن کە یەکەم دەبێت یەک لە سەرسی ئەندامانی ئەنجومەنی ئەو پارێزگایانە داوای ئەنجامدانی ڕیفراندۆم بکەن بۆ پێکهێنانی هەرێم. دووەم، دەبێت یەک لە سەردەی دەنگدەرانی ئەو پارێزگایە داوای ئەنجامدانی ڕیفراندۆم بکەن بۆ پێکهێنانی هەرێمەکەیان. بەڵام بە بۆچوونی یاساناسان بەرودۆخی کەرکووک جیاوازە لە پارێزگاکانی دیکەی عێراق. بەو پێی ساڵی 2007 بەشێک لە لایەنە تورکمانەکانی کەرکووک داوایەکی هاوشێوەی پرۆژەکەی نەجمەدین کەریمیان پێشکەش کرد. بەڵام دادگای دەستوری عێراق داواکەی ڕەت کردەوە و ڕایگەیاند کە کەرکووک ناوچەی کێشە لەسرە لە نێوان هەرێم و بەغدا. بۆیە دەبێت بەپێی مادەی 140 دەستوری عێراق چارەنووسی پارێزگاکە یەکلایی بکرێتەوە. لە ئێستاشدا بەشێک لە شارەزایانی یاسایی پیان وایە پرۆژەکەی نەجمەدین کەریم بۆ بەهرێمکردنی کەرکووک جێبەجێ ناکرێت تا ئەو کاتەی مادەی 140 دەستوری عێراق بە تەواوی جێبەجێ دەکرێت. بەشەکەی تریش پێی وایە کە چارەسەری یاسایی هەیە بۆ ئەم پرسە، بەڵام لە کۆتاییدا دادگای فیدرالی یەکلایی دەکاتەوە. بەپێی بۆچوونی بەشێک لە یاساناسان دوای جێبەجێکردنی قۆناغەکانی یەکەم و دووەمی مادەی 140 ئەگەر بەپێی ئەو مادەیە ریفراندۆم ئەنجام بدرێت، ئەوە دووشیکردنەوەی یاسایی بۆ مادەی 140 و یەکلاییکردنەوەی چارەنووسی کەرکووک بکرێت کە هەردووشیکردنەوەکەش دەبێت دادگای دەستوری عێراق بڕیاری لەسەر بدات و شیکردنەوەکان بەم شێوەیە دەبێت. شیکردنەوەی یەکەم پێی دەوترێت شیکردنەوەی بەرتەسک کە بەپێی ئەم شیکردنەوەیە دەبێت لە ریفراندۆمەکەدا چارەنووسی کەرکووک تەنها لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا یەکلایی بکرێتەوە. واتە دەبێت لە پرسیاری ریفراندۆمەکەدا هاوڵاتیانی کەرکووک تەنها سەرپشک دەکرێن لە نێوان دوو بژاردەدا کە بژاردەیەکیان گەڕانەوەیە بۆ سەر هەرێم و بژاردەکەی دووەمیشیان وەک پارێزگایەکی سەر بە حکوومەتی ناوەند بمێنێتەوە. بەڵام لە شیکردنەوەی دووەمدا کە شیکردنەوەی بەرفراوانی پێدەوترێت دەکرێت لە پرسیاری ریفراندۆمەکەدا بژاردەی دیکەش زیاد بکرێت وەک بژاردەی هەرێمێکی سەربەخۆ بۆ کەرکووک. پاساویش بۆ زیادکردنی ئەو بژاردەیە ئەوەیە کە پێکهێنانی هەرێمی سەربەخۆش بۆ کەرکووک جۆرێکە لە جۆرەکانی دیاریکردنی مافی چارەنووس بۆ هاوڵاتیانی کەرکووک. دیارە لەو حاڵەتەشدا دەبێت یەک لە سەرسەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک یان ئەوەی دەبێت یەک لە سەردەی دەنگدەرانی کەرکووک داوای زیادکردنی بژاردەی هەرێمی سەربەخۆ بکەن لە پرسیاری ریفراندۆمەکەدا و دواتریش دەبێت دادگای دەستوری عێراق داواکە پەسەند بکات. ئەوەی زۆربەی یاساناسان لەسەری کۆکن ئەوەیە ناکرێت کەرکووک ببێتە هەرێمێکی سەربەخۆ بێ ئەوەی مادەی 140 جێبەجێ کرابێت.
بەڵام ئەگەر بێت و کەرکووک ببێتە هەرێمێکی سربەخۆش، ئەوە یاساناسان بەسەر دوو ڕادا دابەش بوون. یەکەمیان پێی وایە ئەگەر کەرکووک بکرێتە هەرێمێکی سربەخۆ، ئەوە بۆ هەمیشە ناتوانرێت لە ڕێگەی یاساییەوە بگەڕێنرێتەوە سەر هەرێمی کوردستان، چونکە لە دەستور و یاسای ژمارە 13دا باسی یەکگرتنی دوو هەرێم نەکراوە. بۆ چوونی دووهەمیشیان پێی وایە دەتوانێت لەگەڵ هەرێمی کوردستاندا یەک بگرێت، چونکە بەو پێی لە دەستور و یاساکەشدا هیچ مادەیەکی تێدا نییە کە باز لە ڕێگریکردن لە یەکگرتنەوەی دوو هەرێم بکات. با پشتبەستن بەو بنەمایی کە هەر بابەتێک یاسا و دەستور بە دیاریکراوی ڕێگری لێ نەکردبێت، دەکرێت جێبەجێ بکرێت.